ئەوەی کەوا لێرە کۆمان دەکاتەوە هەموو برادران تقریبن هاوتەمەنین هیچ یەکێک لە ئێمە تەمەنی لە 63 ساڵ کەمتر نییە هەنی هەمووی 63 ساڵ بەرەو ژوورین و هاوتەمەنین و کەسانێکی بە خزمەت بە تەجروبە لە ژیان هەرێکە لە بواری خۆی خزمەتێکی کردو و بە وڵاتەکەی خۆی و بە هاو نیشتمانیانی خۆی ئەوە لێرە دەرمانخانەی لێیە دەرمانی لێە و سافاتی ئەوەلیەکرێ وهروە سەرتاشخانەی لێیە کە کارمەندی سنتەرەکەیە سەرتاشین لێرە سەرتاش هەر کەسێ چێ لێوێ سەرێتاشێ ئەو خزمەت گوزاریانەی کە هەیە هەمووی بێبەرامبەرە هەمووی ئایدی سنتەرە لە سنتەرەکە خۆ سەرو دەکرێت زگەر ئەوەی دەمەوێت بیشڵم مەکتەب کتێبخانەیەکی لێ کتێبخانەیەکی لێ کەسانێک دەیانەوێت بێن دادەنیشن لێ یاری ناکەن نانە هۆڵەکە و لەوێ دانیشن کتێب و شتی لێ کتێب چ کتابێکیان بێ دەرێکە نەیخوێنەوە ئەیگەڕێنەوە شوێنەکەی خۆیان شتێکی تریشی هەیە ساحەیەکی لێرە سەرگیراوە ئەوە شوێنی ڕاضەیە وەرزشکردن ئەنوا پاسکیل و شتی تیا و شتی وا بەسیت بۆ ئەوەی کەوا بووە تەمەنی خانەنشینان بگونجێت ستافێکین لێرە ڕاست باردراین وەکو ئەمانەت لەسەر شانی مەیە کە خزمەتیکەین بە خایانی ڕایگرینەوە ئیدامەی پێ بکەین هەتا پێمان دەکرێت و جەنابی شێخباز بۆ خۆی سەرپەرشتی هەموو خاوێنی و ڕاگری و پارە و هەرچی مەساڵیفی هەیە دەیکا لەبەر خاتی خانشینیانی کوێیە طبعا گرنگی کردنەوەی ئەو سنتەرە لە کۆیە بزات لە کۆیە خانەنشینی زۆر زۆرە خەڵکێکی زۆر لە مامۆستا و لە فەرمانبەری لە ڕۆشنبیر و لە هونەرمەند و لە پیاوی بە ساڵاتچووی زۆر ڕۆشنبیری تێدایە کە پێشتر هیچ جێک نەبوو بچن ئێستا کە ئەو جیان لە بۆ کرایتەوە وەک دەبینن هەمووی بەڕێک و پێچی لە خۆیان دادەنیشن لە هەر جێکیش دانیشن ئەمە لە خزمەتیان ڕاوەستاین بە خۆمان و بە هەموو ستافەکەەوە من حەمید میرخان عەبدوڵام سەرپەرشتیاری پسپۆڕی بیرکاری خانەنشینم چل ساڵ خزمەتی شاری کۆیم کردووە وەک مامۆستای بیرکاری کە نەخانەنشین بوون بەڕاستی وەزعەکەمان لێ تێکچوو بوو دەچێت چایەخانە دادەنیشی لەگە ڕیزم لە بۆ خەڵکەکەی هەندێک تووشی ئیحراز دەبی چایەکە زۆر بە ئیحراجەوە دەخۆی ناتوانی هەموو قسەک بکەی ناتوانانی هەموو هەڵس و کەوتەک بکەی ئێرە بۆ خزمەتکردنی بۆ خزمەتی خانەنشینان کراوە ئەوەی کە پێویستە لەسەر هەر هەمومان پێویستە خزمەتی بکەین بە پاکخواوێنی ڕایگرین شتێک نەکەین کەوا ببێتە هۆی ئەوەی کەوا ناشرینکردنی شوێنەکەمان